بەڕێی من ئەگەر هەر بەدەلکردنی وەجهەکان بی شتێکی وا لە بژێوی خەڵک ناگۆدرێ. هیوادارم کابینەی ئەو جارە ئیش بکە لە بۆ گەنج، چونکە هەموو وڵاتان بە گەنج پێش دەکەون. پێم باشە کابینەی داهاتوو کابینەیەکی زۆری نەبێ و گرنگترین شت ئەوەیە کە کابینەی داهاتوو گرنگی بە مامۆستانی زانکۆ بدات کە توێژینەوە گرنگترین شت بیت کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکان مامۆستانی زانکۆ کە توێژینەوەیەک دەکەن، ئەو توێژینەوەیە دەبێتە هۆی ئەوەی کە وڵات پێشکەوی زیاتر سەرکەوتوو بیت و تەربیەش کە گرنگترین شتە پێویستە لە ڕەوزەکانەوە مامۆستایانی زانکۆ لە ڕەوزەکانەوە دەست پێ بکەن و پێشم باشە تەندروستی باشتر بیت و دڵنیایی زۆری پێویستە. پێکهێنانی حکوومەت بە زۆرینەی حیزبەکان باشترە لەوەی لایەنێک یاخود لایەنێکی کوردستان هەڵسێتن و پێکهێنانی حکوومەت پێک بهێنێت، بەڵکو زۆرینە باشترە چونکە ڕێی جیاواز وا دەکاتن شتەکان بە تەواوەتی بە دروستی دروست ببێتن.